پێشەنگی هەمە ئەڤرود بێژنێ چیرۆک ئاوارەبوونێ و ئەف چیرۆکە دەست پێت کە دەستپێک ئاوارەبوونە خەلکێمە شنگار کوش سووریە و داخلی هەرێما کوردستانê بووین و پشتی هینگê me divê pêşengê de dîtin ka çawa xelkî pêşwaziya kir harîkarî piştî hingê medresa û camiya û dêra û heykela va kincî bûyn û hikmeta herêmê kombûna xwe kir û biryar hat edan ku bi avakirina kempa û kem bu hatina avakirin û akincî bûna wa cizekî jiyana wa ya rojanet nav kempa da çawa dibûrandin navbeyna pêşmergê Daeş Hamas koşbeta xwe emeliyê xwe texîrê dîkir و داستانا پێشمەرگەی me نیشاندان حتا آخر مرحله ئەو بوو جناب سەرۆک بارزانî ku soz dabû xelkê şingar ku şingar rizgar ken me verî ji diyar kirî çawa pêşmerge daxilê şingar bûn û cenabî axir tabloya diyarek û cenabê serokî yê mizgîniya rizgarkirin û azadbûna şingarê pêşwazî xelkê şingarê لە ساڵی دروستبوونیەوە ئەم خانەقایە بەردەوامە لە خزمەتی فەقێ و فەقیر و ڕێبوار و نانپێدانی خەڵقیش بەردەوام بووە لەو ماوەی 130 ساڵی کە دروست کراوە. ئەم خانەقایە سێ بەشی لە خۆی گرتووە، هەم مەدرسەیەکی ئاینیە، هەم مەدرسەیەکی عیرفانیە، هەم مەدرسەیەکی تۆبی و تەندروستیشە. ئێمە ئەم جمعی پێشینە جمعی پێشیتر بەبێ مبالغە 300 میوانمان بووە لە ئافرەت لە پیاو بێجگە لە سەوشتێ فەقێ. ئێستا خەڵکە بۆ نزیک عینەکە بەکاردێنێ بۆ خوێندنەوە بۆ موبایل بۆ شتانە بێ ئەویش نەخۆشەکە پێدەڵام پیرچاوی هەم کەسێک تووشی دەبێ لە تەمەنی 30 ساڵ دەست پێ دەکا بەرەو سەرێ لە 70 ساڵیدا تقریبا ڕەکۆمەندەشن نامێنێ و پێویستی بێ نابێ لە ڕووی شەمسەکانی شەوانەیە شەمسەکانی بازاڕی ئاستی کوالێتیان زۆر نزمە ئەوان ئێرە هەموو UV 400 و پۆلەرایزن هەر کەسێک بەتایبەتی ئەوانی چیان عەمەلیات دەکەن یان لێزێردن پێویستیان بە عینەکی شەمسی هەیە دەبێ ئەو دوو مەرجیت هەیە ئەو دوو مەرجیانە بێ کابرا ئیسفادەی لە چاوی ناکا. خلاص دەمە مەوادمان هەبوو بابەتمان هەبوو بابین بە $40 $50 $6 ئێستا سعرەکەمان کەم کردتۆ لەبەوەی بەس خەڵکەکە ئیمکانیەتی هەبی و بتانیتن کە ئیشەکەی خۆی جێبەجێ بکاتن. زۆر کەسەیە کە دێتن با بڵێن هاتیە عینەکمان بۆ دروست کردووە گوتی ناتوانین بێن ببینەوە هەتا ڕاتبەکەمان وەردەگرین ئەو جەدێ عینەکەی وەردەگرینەوە.